مەزەرمان تۆ ئێستا من عەردەکە ئەو عەردەکە سەنەد نییە کارتە نەدەفرۆشێ ئەگەر بشفرۆشێ یعنی ئێستا 13 دەفتەری دەکا ئەگەر سەنەد بی ئێستا 5 دەفتەری ناکە ئەم بە 6.5 کرد ئێستا دەفتەر و نیوەکمە لێرە زەرەرە بێ لەوەژە تاوە چەند سارە ڕامگە لە 2016 ئەمە کردم تا ئێستا و پارێ بەس ئیشێکم پێ بکرد بە تا ئێستا ئاوم پێ فرۆش بە چەندم پێ دەگرتەوە داوامان لە عوقبەتە ئەو شتانەمان لۆ بەجێ بەکەن یعنی لۆمان بەناوکەن بەناویکەن تەوا وڵاس برا لە خۆمان دەکەی نەخانی ڕێپێدانی دایە بەدەم ڕێپێداندالو ئەخباش زمانی عوکمەتی بەعاز ئەمە لە فکرما کە عاردی تەوزیع دەکرد زەریبەی وەرنەدەگرت زەریبە هیچ وەری نەدەگرت هەتا ئەو وەختەی کە ڕێپێدانی دەدا ئەو کاتێ زەریبە وەردەگرت ئەم 6 دەفتەر و نیم پێداکاتە بەکارتە دەلێ ڕێم بدە بادەم لۆم ناکێ سەنەد ڕێم بدە با لە خۆم بکەم بەخانی بتە سوکنە بسمە ناوێ سەرۆکی حکومەت 3 سال پێرستاکە ڕایگەیاندیە بیکەنە تاپۆ کەچی دائیرەکان زراعیە جاروێ لە بەلەدیەیە بە تایبەتی زراعە جارو ئیشەکان ناڕوێنن لە بەچ نایڕوێنن دەمامە لە سەبەبەکەی ئەوەی بزانین لە بەچ نایکەنە تاپۆ زۆری زەری لێداینە ئێستا مەسەن لە بۆ نمونە عاردەگە گەر بە تاپۆیی 4 دەفتەری بکاتن لەوانە بە کارتێتی 2 دەفتەری نەکە ئەو هەلێرە و 2 دەفتەر زەرەرە ئێستا لەوانە مەکڕی بمان ئێستا بە کارتێتی تاپۆ نەکرایە هاشە لەوانە دەستکەی کردی فرۆشتە بمان ئێستا ساحب حەقەکانیش داوا لەمە دەکەن کاکە لە بەس تاپۆ ناکرێت ئی خەرکە چ بوویتە تاپۆ لە بەچی من نەتوێت تاپۆ